حکوومەتی عراقی ئەم ساڵ زۆر مامەڵێکی تر جیاواز لە ساڵی پار لەگەڵ جوتیارانی ئێمە دەکا کە ئێمە ئەمەش بە هەنگاوێکی خراپ دەزانی سەبارەت بە گەنمی جوتیارانی ئێمە کە داهاتێکی گرنگە و خۆراکێکی سەرەکیە کە ئەمە ئاوا بڕوە بەڕاستی زیانی زۆر بە جوتیاران وە بەم بەرهەمە دەکەوێت. عراق بڕیاری داوە بڕێ پارەی تەرخان کردووە بۆ کردنەوەی گەنم و لەو بڕە پارەش بڕیاری داوە کە ١٧٠ بدا بە هەرێمی کوردستان و ئەو ١٧٠ش کە زۆر کەم دەکا بە بەراورد لەگەڵ ساڵی پار کە ئێمە ساڵی پار نزیکەی ٨٠٠ تەن ڕادستی حکوومەتی عراقی کراوە سایلۆکان و ئەم ساڵەکە بە پێی خوێندنەوەی ئێمە تەوقعی ئێمە نزیکەی 1,600,000 تەن زیاتر گەنم بەرهەم دێ و ئەوەی کە بە پێی بڕیارەکەیان کە ١٧٠ بەر هەرێمی کوردستان بکەوێت نزیکەی 399,000 تەن دەکات کە زۆر کەمە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە ئێمە پێمان وایە گەنمێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە.